باسی هاوڕێتیەکەین و پەیوەندی هاوڕێتی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئێمە ئەوەی کە زۆر گرنگە و زۆر پرسیارە لەسەر ئێمە بە چێڵین هاوڕێ ئایا هاوڕێ چێە ئایا ئەم ناوە بۆ خۆی لە خۆیە پیرۆزیەکی هەیە و لە هەمان کاتیشا ئێمە ڕۆژانە لەگەڵ یەکترا لەگەڵ چواردەورەکەمانە لە شوێنی کارمانە و لە هەمان کاتا بەرکەوتمانە بێ لە دەرەوە بە هەمووی ئەڵێن تۆ هاوڕێیەکی باشی بەڵام ئەوەی کە لە دڵمانەوە ئەڵێن کامەیانە هاوڕێ باشەکە و دایمەش هاوڕێیەکی باش ڕێگەیەکی باشت پیشانەیە هاوڕێیەکی باش هەستێکی خۆشت پێبەخشێ هاوڕێیەکی باش لە ناخۆشیەکانە لەگەڵتایە هاوڕێیەکی باش هاوە لێکات کە تۆ هەنگاوی باشتر بۆ داهاتوو بنیت ئەمانە چۆنە و پەیوەندی دروستەکە ئەو پێوەرانە چین کە ئێمە ناوی بنین هاوڕێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر یاسین وەکو توێژەری کۆمەڵاتی کە بەڕێز ئێستا لە ستودیۆ لای میوانە کاک عومەر زۆر بەخێر بێت بانی باش زۆر سپاس بانی باش باسی هاوڕێتیەکەین پەیوەندی هاوڕێتیەکەین بەڵام حەزەکەم پێناسیەکی هاوڕێ بکەین هاوڕێ چییە لە ڕاستیە بابەتێکی گرنگتان هەڵبژاردووە کە گفتوگۆی لەسەر بکەین پێش هاوڕێتی با شتێکی ینی باس بکەین لە ڕاستی بۆ مرۆڤ پێویستی بە هاوڕێیە ینی بە سروش مرۆڤ کارێکی کۆمەڵایەتیە ینی مرۆڤ خوا وا ینی خوڵقی کردووە دروست کراوە ینی پێویستی باوانی ترە بەڕاستی یان سەبەب بەدەل لە بوونەوەرەکانی ترە ئەم پێداویستی وای کردووە کە تۆ خۆ نەتوانی پێداویستەکانی ژیانی خۆ دابین بکەین بۆیە پێویستیوانی ترە یەکێک لەو بەدەل لە خێزان ینی هاوڕێ دوای خێزانە ینی ئەساسیەکان خێزانن دوای ئەوان هاوڕێ دەستپێکە بەڕاستی گرنگی ئەمە لە ژیانە چییە؟ یعنی تۆ هەنێ احتیاجات هەیە یانە پێداویستیە لەوەچە پێداویستەکە ڕۆحی بێ پێداویستەکە ئیجتیماعی بێ پێداویستەکە ئابووری بێ لە کەسی بەرامبەر ئەیدۆزیتەوە ئەمەش ئەگەر جای کینەوە لە کەسێک کە پێوتێ ینی لە لوغی عەرەبیە پێوتێ زەمیل و سەدیق هەیە ینی زەمیل ئەو کەسانی کە لە ئیشا لەگەڵتان ینی مرجی هاوڕێ بن ینی کاڵم ئیش لەوەچ لە خوێندنە لەگەڵتا بن عەدەدێکی زۆر لە ئیشا لەگەڵتا بن لەو شوێنەکە ئیشی تیاکەی یا یاریکایەک بێ ناتێک بڵین لەناو ئەمانەیە اینجا ڕێف هاوڕێ دروستە بێ ینی مەرجی ئەوەی کە تۆ بیناسی و چاکچۆنی قەڵاکی یا لە ئیشەکەتا یا لە شوێنەکەیە هاوڕێ بێ ئەوە ئەگرێ پێی بڵێن ڕەفیقەوەی کە تۆزێ لوخەویە تۆزێ کەمتر بێ هاوڕێ ئەو ئاستە بەرزترەیە ینی کە تۆ زۆرتری متمانە و پێیەتی و لەگەڵەوەشە ینی لە ڕووی ڕۆحیەوە هەست بە چێژیەکەی یعنی خاڵە زۆر زۆر گرنگە ڕاست متوارێکی گەورە ئەبێ هەبێ لە بینەوە دوو کەسەیە بەڵام لە هەمان کاتە بە بینینی زۆر لە خۆشحاڵی بۆ دروستکە بەدەر لەوەی چکات تۆ لەوەچ لە کاتی ئیشە خەڵکانێک لەگەڵ تابن ئیشەکە کۆی کردبێتەوە وانیا خوێندنەکە کۆی کردبێت یا و مهمەی کاتە لەو شوێنەیە بەڵام هاوڕێ جیاوازە لەمە کە جاریوە تۆ خۆ هەواڵێ پرسی یا جاریوە خۆ بە تایبەتە چی بۆ لای بۆیە ئەم ئاستە جیاوازترە لەو کەسانی کە ئەیناسیتەوە باش جا ئێمە هەندێک جار ئەبینین هەندێک لە کەسەکان برا خوشکیان یەکجار زۆرە ئامۆزایە پورزایە ئەمانیان یەکجار زۆرە حسابی هاوڕێ بۆ ئەمانەکەن ئەوەی کە تۆ بۆ نمونە براکەت خوشکەکەت بە هاوڕێی خۆت بزانی ئیتر پێویست بەوە نەبێت کەسێک لە دەرەوەی بازنەی ئەم خزمانە بکەی بە هاوڕێی خۆت ئەمە دروستە؟ وڵای دوولانەیە دروستە و درستی ژنێ بە دوای کەسی تران ناگەڕیت خاڵێک گرنگە لە هاوڕێ ئێمە لەگەڵ خزمە جایکەینەوە خزم پەیوەندیکی خوێنیە لە ڕووی بایۆلۆجیەوە بەڵام هاوڕێ پەیوەندیکی بایۆلۆجی نیە ینی پەیوەندیەک نییە تۆ بایۆلۆجی بۆ بە خوێنەوە تۆ بەستێتەوە و پەیوەندیەک اختیاریە زۆر جار کەسە نزیکانی تۆ اختیاری نییە ینی ئەمەوانەیەوە نەخوانە خواستە خراپ هەڵە نەبژاردووە بەڵام هاوڕێ عادەتەن ئەو کەسەیە کە تۆ بە اختیاری خۆ هەڵەبژاردووە و لە کوێ شاویستێ ئەتوانی پەیوەندەکە بپچڕێنی بەڵام لەناو خزمە یا ناو کەسە نزیکانی خۆتە ئەکرێ ئینجاوان هاوڕێ بن ینی عادەتێکی تۆ ینی کوڕی خاڵە زۆرە کوڕی مامە زۆرە کچی خاڵە زۆرە ئیلاخیری ئەمانە پەیوەندەکە ئەساسیان خوێنە ئەکرێ ناو ئەمانەیە چەند کەسێک هاوڕێ بن مەرجی هەمویان هاوڕێ بن بەڕاستی ئەکرێ ینی مەرج نییە تۆ متمانەوە بێ بۆ کەسانە خۆی گرنگی هاوڕێوەی تۆ بێ بەڕاستی شوێنی متمانە بە کەسەکە ئەوەی کە پێشتیش باسم کە لە یەکەم دەقەوە جۆرێ لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئیطمینان بکەی یعنی کەسەکە بینی نەک لەوەی کە بڵێ بەڕاستی شەکە کۆی کردووە دوایمە کچی خاڵمە هاتووە ماڵ کوڕی خاڵمە ینی ئەو چەند ساعتە لەگەڵ یابم باشە زۆر باشە کەواتە ئێمە ئەمە پەیوەستە بە هەمومانەوە بەڵێ لەسەر ئەم بابەتەی ئێمە بابزانین هاوڵاتیان ئەڵێن چی ینی لەسەر ئەم بابەتی هاوڕێتی و پەیوەندی هاوڕێتیە ئێستا ڕاپرسیەکمان ئامادەیە
بەیەکەوە بینەریە بین و دواتریش لەگەڵ گفتوگۆکانی ئەوانە کۆمەڵی پرسیاری کەشەکەین فەرمو. درێژترین ماوەی هاوڕێتی کە لەگەڵ کەسێکە هەت بوو بێت و تاوکو ئێستا ما بێتەوە ماوەی چەندی خایاندووە؟ ماوەی 16 ساڵی خایاندووە هاوڕێکمە هەر لە مناڵیەوە پێکەوەین و هەتا ئێستا شەر بەردەوامین لەبەر ئەوەی هەردووکمان وەفایەک و سوزێکمان هەبوو بەرامبەر بە یەکتری بەڕێی من ئینسان ئاوێنەیە بۆ بەرامبەرەکەی ئەگەر خۆت باش بیت بەرامبەرەکەشت هەمان شێوە ئاوێنەیە خۆت پیشانی ئەی باش بیت باشە بێتەوە لەگەڵتا. تقریبا 16 ساڵە کە ئەویش من ئەگەڕنمە بۆ ئازاتی دایک و باوکمان کاتی خۆی کاوە فێریان کردین من دایکم هاوڕێی هەبووە هەتا تەمەنێکی گەورە بوون ئەمزانیوە پورمانە وەمزانیوە خوشکێتی کە هەتا ئێستش برادەرن و بێکەون. ڕاستیەکەی لە ساڵی 2015 شتێکی وایە ئەم هاوڕێم ناسی باشە ئەتر بۆی ئەتەرنێتەوە یەکەم جا یەکترمان ناسی بۆی پلەسەشن ئەتەرنێتەوە هەرچەنە لە دوو مەکتەبی جیازیش بووین باشە ئاین دوو مەکتەبی جیاز کە هیچ عیلاقەیەکیان نییە باشە کە بیری لێکەیتەوە ئەم دوو کۆنێکشنە چۆن دروست بووە زۆر سەیرە لە ئەتەرنێتەوە یەکترمان ناسی بۆی ئەتەرنێتەوە زیاتر نزیک بووینەوە لە پلەسەشنەوە ڕۆژانەی یاریشتمانە کرد و یەکترمان ناسی و تروردەوردەکە گەورە بووین تۆزە تەمەنمان 2 ساڵ دوایەوە توانیمان بڕێنە دەرە لەگەڵێکە چونە دەڕوشت بکەین لە پرۆجێکت و شتی و کۆ ئەمانەی کە ئێستا ئەکرێ توانیمە یەکتر ببینین و کاتێکی خۆش بەسەربەرین و هاوڕێتەکەمان پەرە پێبین. درێژترین ماوەی هاوڕێتیت لەگەڵ کیایە کە تاوکو ئێستا هەت بوو بێت و مابێتەوە؟ لەگەڵ کوڕێکی برادەرمایە بۆ ماوەی 8 ساڵە برادەری. وەڵی ئەوە 15 ساڵە من لەگەڵ هاوڕێکمام لە ئیبتیدائیەوە لە ڕۆزەوە لەگەڵ یابووم هەتا ئەم دقەیە ناویشی سارایە بۆ خۆم ئستا لەگەڵ یاناین ئستا لە جامیعەشین هەر پێکەوەی هەرچەنە بەشەکانیشمان فەرقی هەیە بەڵام لەگەڵ ئەوە قەت ناڵین شتێک لە یەکدا بڕین و پێکەوە بین و چکە نابێ بە یەکدا بڕین هەر لەگەڵ یەکە گەورە بین و لەگەڵێکی شاتاوەکەین ئیشەڵا. پێ دوایە ئەو هاوڕێتیەتان تا ئەوەی ئیشەڵا هەر لە ژیانە ئەبن ئەو هاوڕێتێتان هەر ئەمێنێت و ئەمێنێتەوە ئینشاءڵا بەردەوامە بێ و بەڵێ هەروە بەردەوامە بێ چۆنەڵێ ئەو برادێکی ئەوە نییە بڵێ بەس بۆ خۆشی لەگەڵتا بێت لە خۆشی و ناخۆشیە لەگەڵتایە سیقی تاواتی و پێێتی هاتو چۆمان هەیە بەیەکەوە ئەوە بۆ ماڵیە مە منە چۆ ماڵی ئەوان یعنی زۆر تێکەڵین بەیەکەوە لەخوا بەزێبێ زۆر زۆر باشە. لەو بڕواایە کە هاوڕێتیەک 12 ساڵی خانمە بێگومان زیاتری شەخانێ بەڵام ئەگەر هاوڕێتیەک بە مەسلحەت بێت بێگومان ماوەیەکی کەم ئەخایەنێت بەڵام ئەگەر تۆ بزانیت ئەین چۆن هاوڕێکەت هەڵبژێری و لە چ کاتێکیشە هەڵبژێری و لە چ خێزانێکیشا چکە بەجددی ئەوەش زۆر دەورە بینێ ینی پەروەردەی ئەو کەسە دایک و باوکی چۆن پەروەردەکرابێت لە چبی ئەیەکا گەورە بوو بێ ئەوە زۆر زۆر کاریگەری ئەبێ لەسەر ئەو کەسە کە چۆن هەڵێ بژێریت و ئەبێت بە هاوڕێت کە تۆ بووی بە هاوڕێ ینی وەکو خوشکتان لێ ینی واتان لێبێ بە شێوەیەک متمانە بەیەک بکەن ینی تایبەتریش دەکانی خۆت بەو بڵێت ببێ ئەوی هیچ ترسێکت هەبێت زۆر زۆر مرتاحبی و هەموو دەردەدڵی یەک لە لای یەک بکەن ئەوە شتێکی زۆر زۆر باشە ینی کە لە نێوانیان بمێنێتەوە بێگومان تا سەریش ئەبێنێتەوە ئیشەڵڵا. ئیشەڵڵا هەر وەکو خۆیمێنێتەوە بەڕێی من سەردەم ناگۆڕێ ئینسانەکان خۆیانن ئەزانن کێ هەڵ ئەبژێرن و هاوڕێتی کێیەکەن تو لە مناڵیەوە هەر هاوڕێیەکت بەردەوام بێ لەگەڵت تەواو من خۆم شخصی خۆم یەک هاوڕێم هەیە هاوڕێکانم زیان ناکەم ڕەفاقەت لەگەڵ هەموویانکەم لەگەڵ هەمووشیا باشم بەڵام هاوڕێک ینی بەگیان کە تا ئێستامان بێتەوە یەکڕە هاوڕێ و ئیشەڵڵا هەر ئاوەشەمێنینەوە. وڵی مجموعەیە بنەمایەکێک لە بنەمایانە احتیرامەکە لە بینمانە هەیە احتیرام زۆر زۆر دەورێکی گەورە ئەبینێ احتیرامەکە وەفاییمانە بۆ یەک تەسامحمانە بۆ یەک تەسامحمان هەیە لە بینی یەکتریا دایمەن لەگەڵ یەکین بۆ هەموو کاتی خۆشیش و ناخۆشیش پێکەوە بین قەت لە یەکدا نابڕین شتێکی پێویست بێ لە خزمەت یابم شتێکم پێویست بێ لە خزمەت ما بێ لە خۆشی و ناخۆشی چا پێکەوە بینەوە هەمووی شتەکە بێتەوە یەکە بمێنەوە لەگەڵ تا 15 ساڵ ئینشەڵڵا.
بە هیوایەوەی کە ئەم هاوڕێتیانەی شەڵا بەردەوامی هەبێت و هەر بەو شێ بە گەرمی گوڕی و بە دڵسۆزیەوە بە یەکەوە هاوڕێ بمێنەوە ئەگەڕێنەوە لای میوانی عزیزی بەرنامەکەمان کاک عومەر یاسین. کاک عومەر لە ئەو خاڵانەیە کە ئەو بەڕێزانە ئاماژیان بۆ کرد یەکێکیان زۆر بەجوانی باسی ئەو خاڵانەی کردکەوە کات هاوڕێتیەکە بمێنێتەوە. چی وا ئەکات کەسەکان بە یەکەوە بەردەوام ساڵانێکی دوور و درێژی شەڵا هاوڕێ بن؟ وڵای پێشەوە با من تعلیق بم لەسەرەوە فەرموو. درێژی مهم نییە لە هاوڕێتیە، هەر تەرکیزم کردە سەریان زۆربیان تەرکیزیان کردە سەر کە ئەوە نە ساڵە درێژ، ینی پەیوەندەکەمان دوور و درێژە. جاری وایە کەسێک تۆ زۆر کەمەی ناسی، کەسێکی مدەیەکی زۆرتری ناسی متمانە و دڵنیایەکە زیاتر لای ئەمە. بۆ خاڵە بۆی ڕووبێ خاڵێکەوەی کە بەڕێزە باسی کرد ئەو کەسێک باش تەرکیزی کردە سەری زۆر گرنگە متمانە زۆر ئەساسیە بەڕاستی، ینی لەناو هاوڕێتیە ئەساسیە. ئەوەی کە باسی کرد ڕێز زۆر ئەساسیە. لەو گرنگتر ئەو کەسا بێ لاسی خۆتا سیرکەی، ینی زۆر جار مشکلەی لە هاوڕێتیە کە دروست ئەو مشکلەیە مەسەن کەسێکیانەوەی سیغلالی کەسێکیان کرد بەرچی سیغلالەکە مادی بێت لەوە چێ مەسەن بەردەوام حەزکەی تۆ بیبێ بۆ شوێنێکی خۆ حەزلێتی واسحە، ینی زۆر ئەمەی مشکلە دروستەکە لە بینی زۆر حەزی خۆت ئەسەپێنی لەسەر حەزی هاوڕێکەتە. ئەجنا هاوڕێ و کەسێ بێ حەزەکانی لە تۆ نزیک بێ، ئەینا کەسێک حەزەکانی لە تۆ زۆر جار ینی زۆر جار تا ڕادێژ ئەگەر بڕۆین ینی ئەبێ زۆر فکریان لە کەسەکە و نزیک بی، ینی بەڕاستی تا ینی تا حدێکی نزیک. يعني كتو ولا الشرق بيركيتو ولا غربي كاتو براسي اكونجين يعني هو جوري لا تسامح دروز زبي بس لو انا شبه بهاوريتيكا هريش يعني بتفاني طاوتي بيبكي ويا جرينجا براي يعني براي من حزي خو بسر كسانه سبيني وكو خو سيريكي او رايك خو شلون قبولته رايك سي برامج قبولكي وبتمانج اساسيه يعني براي من لا هاوريتيا يعني كومله دستواجی جوانیش لە ڕاپرسیەکەیە بەرجۆمان کەولەوەی کە متمانە و خۆشەویستی و بتوانی لێبوردەبی بەرامبەر یەکتر و ئەوەی کە ماوەیەکی درودێژ بیبەیەکەوە. بەڵام من جیاوازیەکەم لە ڕاپرسیەکەیە بەدی کرد، یعنی بینیم هەندێک یانوتیان ئێمە 16 ساڵ 17 ساڵ هاوڕین، بەڵام کوڕێکی گەنجمان بینی وتی من لە ئەنتەرنێتەوە هاوڕێکانم ناسیوە، یعنی بەپێی سەردەمەکان ئەگۆڕێت ناسینی هاوڕێتیەکان. بۆ نمونە لەوانەیە ئەم گەنجانی ئێستەما لە یاریەکی بە کۆمەڵۆ کە ئێستا تیم دروستەکەن لە ئەنتەرنێتە بتوانن ببن بە هاوڕێ دواتر یەکتر ببینن. بەڵام هەندێکی کەمان باسیەوەی کردوتی لە ئیبتیدایی و ناوەندی و هەتا ئێستاش بەیەکەوەین، بەڵام ئەوەی کە بەیەکەوە کۆی کردوینەتەوە ڕێزگرتن و لێبوردەی خۆشەویستیە بۆ یەکتر. تا چەند گرنگە ئێمە ئەو هاوڕێتی هەمانە وەکو بەڕێزت باست کرد نەبێتە ئەوەی کە من پێش بڕچێ لەگەڵ تۆیا بکەم، تۆ شتێکت کرد من شتێکی تر بکەم، تۆ شتێکە کرد من حەزم پێی نەبێت. یعنی ئەو خۆشەویستیە هەبێ بۆی کاگەر من کەوت بە ناخۆشیەکەەوە پشت بە تۆ ببەستم. ئەو خاڵی تۆ تەواو بەس خاڵێکمان لەبیر نەچێت لە هاوڕێتیە منە پیشەوتەوە نابێت تۆ هاوڕەیەکە لەسەر موقفێک بپێوی، یعنی چکە ئەم سیرکردنی یەکتری وەکو مەلایکەت هەڵەیە بەڕاستی زۆربەی تێکشکانەکان لە بینی هاوڕێ لەمەوە دەست پێەکە. یعنی کەسێک تۆ مدەیەکی دوور و درێژ هاوڕێتە موقفێکێتە پێشەوە هەڵەیەکە بەرامبەرەکە یارمەتێکدایە تۆ ئەگەر بەم چاوە سێری کەسێکی بەڕاستی هاوڕێ بۆ دروست نابێت، یعنی چکە هیچمان کامڵ نین ئەگوجێ هەڵە بکەین. یعنی ئەو خاڵانی کە باسمان کرد لەسەر ینی ڕێز و متمانە و ئەوانە بەس یەک خاڵی کە بلبیرم نەچێت لەواتیایی بوو لەم عەسرە شتێک کە گۆڕاوە بەس وەکو زۆربەی شتەکان کە گۆڕاوە لە قەڕنی 20 تەکنۆلۆژیا گۆڕیوەتی مەفهومی هاوڕێتیە. بەڕاستی سەر لە سۆشیال میدیایە ئەو فەزا معنەویە تۆ ڕێژەیەکی زۆر هاوڕێ بەس هاوڕێ نی بەڕاستی باسە فرێندا، یعنی ناوەکە یعنی تەسمیەکە پێوتری هاوڕێ بەس بەڕاستی هاوڕێ نییە، چکە هاوڕەیەکی فەزاییە، هاوڕەیەکە تۆ لەوە چێ مەسەلەن بعمر چای بەرچاو نەکەی مەسەلەن. یعنی بۆیە ئەم چەمکەش جارێکە گۆڕانکاری بەسەرا کراوە. منەو خاڵم زۆر پێ خۆش بۆ گەنجەوتی کە مەسەلەن یعنی لە ڕێی سۆشیال میدیاوە بۆ بە ڕوبەڕوو بۆ بە حەقیقی، یعنی ئەوە خاڵێکی باش بوو بەڕاستی چکە بە تەسەووری من کەمترین هاوڕێی سۆشیال میدیا بە هاوڕێی حەقیقی، یعنی چوار تۆ ڕێژەیەکی زۆر هاوڕێ هەیە مەسەلەن ینی ئێمە لە سۆشیال میدیاتن 500 حوسای کەمترە زیاتر، یعنی مەسەلەن ڕێژەیەکی زۆر کەمی ئەوانن کە تۆ دەردەدڵی دا بکەیت، یعنی مە زۆر گرنگە لە هاوڕێتیە. ڕێژەیەکی زۆر کەمە کە تۆ موشکلە و هەبێ ینی خۆتی بۆ بکەیتەوە،
يعني خۆی بەڕ خەڵکی زۆر ناسین وانە بەس کە مشکلێکی حەقیقیمان تووشەبێ ڕوو لە شیەکە و زۆر زۆرگەنگا زۆر جار تۆ بەرامبەر کاتێک ڕفێقێک هاوڕێک ئەناسیت ئەبینین دواتر بۆ دەرەکەی لانێ ئەم کەسە بۆ تۆ گونجاو نەبوو بێت وەکو هاوڕێ چ بگا بۆی کە دوو کەس لە پشت دوو شاشەوە خەریکن ئەم پەیوەندی دروستەکە ئەوەی شاشەکە هەر زۆر مشکلێ بەڕاستی لە سەراسی عالم ینی با مطلقی قسە نەکەین ینی خەڵکێکە مەسەلەن ئێستا بەردەوامی لە سۆشیال میدیا بینین دوو کەس لە ڕێی سۆشیال میدیاەوە تا زەواج ڕۆشتووە بەڵام لەسەر ئاستی عامە لەسەر ئاستی عامە لە ڕووی سۆسیۆلۆژی دیراسات زۆر کرابێ هاوڕێکی فەسایی ینی هاوڕێکی معنەویە ینی کەسەکە ینی لێ قەومی وەڵام سێرەکەی کەمتری کەس بەدەنگیەوەیە ینی ئەگەر ئەم ڕێژە زۆرە ڕۆژانە لایکی بۆکەن و ڕۆژانە ینی هاوڵپرسیەکەن ئەیکوان وانێ لە واقعیا بۆیە گرنگە ینی هاوڕێ و کەسەیە کە تۆ لێ قۆما ینی دەستێ بگرێ ینی بەڕاستی پێڵم ینی کە کەوتی ینی دەستێ بگرێ نەک لەوەی کە تۆ ڕێژێکی زۆر هاوڕێوە بێ جا عادەت چییە ینی یا من بۆیە یەکەم خاڵیش بۆ دەستم پێ کرد مدەی ئەو مدەیە زۆر گرنگ نییە ینی من و ئوستاز 15 ساڵێکتی لێ ناسی ئێستا من لەوە چێ هاوڕێمە 25 ساڵە گەر ساڵەکە سێ بکەم بەس لەوە چێ هاوڕێکی ئەتیاتی بێ لەگەڵ ینی هەرچەند ئەو خاڵی ماوەیە پێما بە زۆربیان بۆی زۆر تیشکیانە خستە سەری واتە ئەم کەسە لە بارودۆخە جیاوازەکان سەربەرز داشتووە بۆیە بەردەوامی هەبووە ئەو خاڵەتەوە ئەوە خاڵی یەکەم یەک خاڵمان لەبیێت چێ من باسیکەم لێرەسی لە مشتەمای کوردیا تۆزی هاوڕێ ترسێنراوە لە عیلەوە بلەوە ئافرەتی یەکەم کە مناقەشەی کەوتی یەک هاوڕێمەیە مشکلی ئێمە بەڕاستی پێتان بڵم ینی عیلی کوردی جۆری لە ترسی هەیە بەرامبەرەوەی هاوڕێ دروستکە مناڵەکانی لە چۆ هاتووەمە لەو باگراوندە سیاسی مجتەمەعی کوردیەوە مجتەمەعی کوردی پێشنەوە یەک بەردەوام هاوڕەیەک مشکلی هاوڕێ دروست کردووە یعنی لە عامە لە عامە یعنی مثلا وتوتە قسە نەکەی دەرد و دیوار قسەیە سیقە بە هاوڕێکە نەکەی ئەمە گوازاوەتەوە لە شعوری تاشی ئەمە ئەم لا شعوری ئەمە هاتووتەوە خێزانەکان لە خێزانەکانەوە جارێکە پەخشکا بۆ ناو مناڵەکان بەردەوام بەڵێ متوانم کەس نەبێت بەردەوام بڵێ هاوڕێ دروست مەکە ئێمە تۆ دوایی ئەم مناڵە خەیتە ناو مجتەماوە بێ هاوڕێ چکارێکی لێ دەرەچێ بەڕاستی پێوەڵم اینجا مەسەلەی هاوڕێیەتیش وەکو زۆر بێ ینی مەهارە و سکێڵەکانی کە ئەبێ لە مناڵیەوە مناڵ فێر کرێ بەڕاستی پێتان مەسەر دووگۆڵی بە سکێڵە مەسەن پیانۆژنەی سکێڵە ئەم سکێڵە دو نابێت لە 50 ساڵیە لە 50 ولا لە 30 ساڵیە کەسەکە فێری دووگۆڵێکی بەڕاستی فێر نابێت ئەمە بێ بچێتە ناو مجتەماوە ینی دووگۆڵی کا بکەوێ و هەستێتەوە بکەوێت تا سکێڵە دروستەکە هاوڕێتیش بامان شێوەیە ئەگەر هاوڕێتیش ئەو مناڵە تۆ لە مناڵی و بیترسێنی بە چواردەورەکەی سیخە بە کوڕی خاڵەکەنەکەی سیخە بە دراوسێنەکەی بەداخۆێستاوەیە بەداخەوە ئەمە سۆ خاڵە باسکەم کامە خەتەرە بەڕاستی دوایەم کەسە جۆرە لە داخران دروستەکە و جۆرە لەوەش دروستەکە کە مەسەن متمانە دروست ناکە خراپترین شتیش ئەوەیە کە خەڵک لە بینی یەکتریان پێ متمانە بن بەڕاستی چکە وەختە خەڵکە بە یاریەکەوە کەوێتە سوچێکەوە و کە لە کاتێکە پێویستیشمان بە یەکتریا باشە کاعومەر ئێستا ئەبینی بەهۆی ئەوەی کە ئێستا سەردەمێکە هەموو تاکەکان مەشغوڵن هەمووی سەرقاڵن ینی تەنانە دوا بکە ئەڵێ ناتوانم کاتم هەبێ بۆ زۆر بابەت بەڵام هەندێک کەس هەرماون کە ئەم پەیوەندی هاوڕێتیە کە لە مناڵیەوە بەیەکەوە بەستونێتیەوە ئەم پەیوەندیە زۆر جار پەیوەندیکی خۆشەویستی و وەڵێ لە مناڵیەوە بەیەکەوە گەورە بووین یان خێزانەکانمان وای کردووە لە دراوسێتیەوە ئەم شتە زۆر جوان بوو کەمان و وەڵا شیری دایکی یەکترمان خواردووە هەموو هەست بەواکەین کە کەسمان جیاوازی ناکەن لە دایکەکانە هەندێکی شێگەڕێتەوە بۆی کە ئێمە نواندنێ بکەین یاخۆ ماسکێک ببەستین لەوەی کە ئێمە خۆشەویستی خۆمان دەربڕین بۆ هاوڕێتیە ئەو پەیوەندیە تا چەند ئەو پتەوی و دروست کرده بوو کە هەتا چەند ساڵێکیش بڕوە بەڵام کە تۆ جارێکی ترێ بینیتەوە بە شێوازێکی جیاوازتر بە ڕووکەشێکی جیاوازتر بە زۆر جاڵێ ئاوەرە هاوڕێ پیرەکەم تۆش پیر بوویت یعنی ئەم ئەو پەیوەندیە چییە کە دروست بۆ لەو کاتەیە ئەکە خاڵی ئەوەی بەڕێزە باسی کرد ئەو متمانەیە ینی ئەو متمانەیە کە لەبەری دوو کەسەکە دروستە بێت و ئەو حاڵەتە ڕوحی کەسەکە پێویست بێتە من پێم وایە مبڕی شوێری قوبڵنی لای من یعنی کەسێک تۆ قوبڵ بێ یعنی کەسێک کەسکەی هاوڕێتە ئەو کاتە هەیە یعنی بەڕاستی بەڵام ئەو کەسی کە وا ئەڵێ حتمما ئەو کەسی لە جوزئێکادانەوە یعنی نەچۆتە ئەساسیەکان چوە گەرێمە لە ڕووی عەلمی اجتماعەوە هاوڕێ تەوزیعێکی بکەین تۆ خۆت ئەکەوێتە چەقی بازگەکە چەند بازگەی بە دەوری توایە یعنی تر بازگەی یەکەم وادانەی خێزانی خۆت ئەساسیەکانە دوای هاوڕێ نزیکان دوای فەمافۆقای سەرەکەوێت ئەو کەسە تۆ لە چ خانەیەکادانەوە بەڕاستی پێ وەڵام یعنی زۆر جار مشکلە لەکوێوە دروستەوە ئوستاز
تۆ تەسەوری وایە تۆ بۆ کەسە زۆر نزیک بەس لەوە تەسەوری وانە بێت بۆیە زۆر جار ناخۆشیەکە لەوە دروست دەبێت ئەوەی کە بەڕێزە فەرموو ئەو کەسە بۆیە ئەڵێ کاتم بۆ تۆ نییە یعنی من وەکو خۆم قەناعەت بەوەی مەشغوڵ کەسەکە بەڕاستی بەداتی سەر لە فتری یعنی لە جیانی سوۆشیال میدیا توانی تەلەفۆنی بۆ بکەی یعنی کەسەکەش نبینی یعنی ڕوبەڕووش نەتوانی ببینی یعنی فترە توانی تەلەفۆنی بۆ بکەی بەڵام ئەوەی کە تۆ ئێمالیکەیت و تەلەفۆنی بۆ نەکەیت و نەیبینیت و لەپڕ لە شوێنێکە لە ساڵەکان مەسەڵەن ئەوەی کە کوردەواری لوت بەلوتیا تەقی و دەستکەی بەم بڕێنە بەڕاستی لای من شوێنی قوبوڵ نییە ئەگەر کەسەکە هەسکی هاوڕێتە ئەگەر کەسەکە هەسکی لەو شوێنەیە داوناوە ناوی هاوڕێتیە باشجا کاک عمەر ئێستا ئەو بەڕێزانەش هەریەکان باسییان کرد ئەوە نە ساڵە بەیەکەوە هاوڕێن و باسیشمان کەوتمان ئەمە لە بارودۆخە جیاوازەکانە کەواتە توانیانە یارمەتی یەک بن بۆی بەردەوامی هەبووە بەڕێزت لە بەشێک لە قسەکانشتا ئاماژەت بۆ کردوتت کە بەڵام ئەگەر کەسێک لە بارودۆخێکە نەیتوانی لە ئاستی تەوەقعی توا بێت دڵسارد مەبەوەرەوەلی کاتێک بە چییە ئێمە بزانین ئایا ئەو کەسە بۆ من گونجاوە هاوڕێن بمێنێتەوە یانە لە ژیانم دووری بخەمەوە چی واکە تۆ کەسێک بناسی دەوێتەوەتی وەکو هاوڕێت وڵای ئەزمون گرنگە لەگەڵ ئەو کەسەیە ئەزمون چون ئێستا یەک شت هەیە خۆی باسی تنگانەمان کرد کەسی وا هەیە ئەڵێ لە داوای پارە و وەحدە مەکە ئیتر بە ڕەفێقم یا هاوڕێتم ئەمەشمان هەیە ئێستا ئەمەش بۆ بە پێناسێ بەدەستەوە نانا لاوڕێتی نابێ بەرچەبێ بەڕاستی لای من نابێ ینی ئەمەکو پێوەندی ئەگەر ینی عکسی کەینەوە بۆ پێوەندیکی ینی هاوسەری دەبێنی دوو کەس نابێ بەرچەبەیە یعنی ئەزای لەکوێ مەرجە بوو تۆ مۆسەفی شوێنەکەیت يعني ما موظفون نية يعني كمان موظفهم لم دسكايا يكو دوسي وتشوار بو هي بس لبيانج وشش اشتوانية لبيني هاوريتيا ام بيوانديا كنبيدراوا بريس انا زال وبيوانديا كننسراوا مثلا بيوانديك كملايتيا بلا متفق عليه لسبب مجتمعك او مجتمعي كلمه ياجد زي كوتو لسبب الخاله بويا من بويا باسي وخاله كر خلشي زوري براسي مشكلة كان يويلك الكسيكي برامبريا ليك موقفه كسكالة سانجينيا يعني من بوي تركيز بكرة سنة خالة أكريه كان موقفك بيبقى بلقى بو كسكا براسي بيولم يعني وحقتها كان موقفك كان لي قومانك يعني تولو كاتاني كبيبستا براسي بيبس من الزيكي كان خوتا أو كسكناها تبيشوا أجل بهانكي مقبول مو مقبول براسي يعني بابا راسي بلا ما كان بهالسكر بهانكي مقبول نيا واشياء يعني اما سيريكا اما هستماني وكبروف يعني هستكي كسكي دور كويتولي يعني زوج كسيك هاوكاريت هناك على موقفك فهم شيء لنساو بيدله من اوريتوني باشا بابتك هي زۆر گرنگە ئەو من هاوڕێیانم مێسا لە کۆنتڕۆڵەوە زۆر گفتوگویان کرد و هەر یەکەش بۆ چوونی خۆی وت يعني زۆر جار تۆ دوو هاوڕێیت بەڵام یەکێکیان دەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە يعني ئیترم پرۆسەیە بەداخۆ لای ئێمە قورسیان کردو ژنا پرۆسێکی جوانی ژیانیە کاڵەی ترە بێ هەموو شتەکان وەلانیت ئیتر بۆ خۆت بۆ ئەمە ئامادەکەی يعني زۆر جار هاوڕێتی لێیا تەرک کراوە يعني تر بۆ نمونەیەک یەکێ لە هاوڕێکانمەوتی من تەنانەت لا سوشيال ميديا هندي هاورش ما بو خزانكم بصريوتي يعني سيركا يعني زور جاريش هي اما بيچانكشي هي هندي خالي جوانيتي زور كات او هاوريتي هر ما قينا بروسي هاوس جيري بيكنا بلام ايا او دور كوتنويا تاچنه بيت بابتي چي اويكا من تشون الله والله بيم بطلي خومانا توازم لهاور كمينا والله زور بشوب خوشيس بس يا هاوسر جيرم كردو نخير هاوسر جيري تخو شوێنێک نییە جەهەنەم نییە بەڕاستی ینی پرۆسەیەکی جوانی زۆر ژیانیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر تاکەکانمان کار والله ئەوە ئەبێ لەسەر زەواج قسەکەی لەگە چکە زەواج ئەگەر وابێ بۆ پێناسەی کە ئێستا ما هو موجود لە مجتمعی کوردیا ئەبێ تۆزی قسەی خەڵک وایە ئەبێ جۆرە لە داگیرکردن یعنی ئەم زەواجە ئەوەی کە کەسێک زەواج کاو ژنەکەی یا بەعکس و مێردەکەی مەسەڵ بڵێ ئەو ڕەفیقانە هەووی تاوتر من هەموو کەسێکم بۆ تۆ ئەمە داگیرکردنە بەڕاستی ئەمە هاوڕێتی نییە چوابە لێمان تێک نەچێت لە ناو زەواجە ئەبێ هاوڕێ من دوو کەسەکە کامە زۆر کەمە لە مجتەمەعی کوردیا لە زەواج بوو بە پرۆسێکی داگیرکردنی بیرمانەچانی زۆر جار بەڕاستی من ئەمە بەرکەوتنم هەبوو بۆ لەوانەیە بینەرەکانیشمان زۆربیانەوەی کە بینەرمان ئەمەمان بەرجێکەوت بێ دوو هاوسەرمان بینی بێ ئۆتومانە ماشەڵڵاتان لێ بێ کە جوانن بێکەوە تبيت يا مخرج نمرنين يا مدو هاوري يعني سيري اقل لك بشيت هاوريتي معقوله فعلا بلا مشكله ويك او نوريتو باسكر ابي مجوري اللي داير كرتين اما خرابه براسي يعني مجوري كلا كويلاتي بو يكتري يعني ايش كاس حقيقي هاوريتو ديالي براسي والله يعني اقل هاوريون
ئەگەر من ئەبێ خاڵە بخێن یعنی بێتە وەرچای خۆمان ئەگەر لەو زۆنەیە دا و ناوێ هەسکی هاوڕێن یعنی نابێت لەسەر ئەساس هیچ قسەی کەسێک تۆ ئەو هاوڕێتی بچڕێنی بەڕاستی ئەبێ خۆ قەرار بی یعنی چۆن خۆت اختیاری هاوڕێ چێیە یعنی باوک دیاری بۆ تۆ ناکە بڵێەوە هاوڕێتەوە یا خێزانەکە بڵێ فلان و فلان هاوڕێتە تو ئەم احتیاجاتە نفسی و اجتماعی و دەرونی ئەبینی لە کەسی بەرامبەر خۆ قەراری بە خۆشە قەراری بۆیە ئەو کەسەی بەڕاستی قەراری هاوڕێی لای کەسی کەوێ بەڕاستی کەسایەتی خۆی مشکلیتیایە بەڕای من یعنی من کەسێک بۆ من دیاریکە چاوڕێمە و چاوڕێنێ بەڕاستی لای منەوە مشکلەیە یعنی ئەساسەن دیارە و کەس هاوڕێی من بۆ احتیاتی بە قسەی کەسێک ئەتوانم ئینیکەم ینی ئاوتیکەم ئەگەر هاوڕێشم بۆ سەڕێحی ینی بە حەقی هاوڕێبەوە ئەیکەواتە کەسایەتی من ئەی لەکوێ ینی خۆم زۆر جار بۆیە هاوڕێتی هاوڕێ پێشوەکان پێش پرۆسی هاوسەرگیری کێشە دروستەکە بۆ پرۆسەکە لەبەرەوەی کە بۆ نمونە ئەوان لانێ هێشتا بە زگورتیما بێتنەوە ئەم چۆتە پرۆسەکەەوە بێگومان بەر پرسیارەتەکانی زیاتر بووە ئەوان چونکە زگورتن سەڵتی ئازادیان زیاتر تەوەقعی لە ئەواکەن ئەم لەگەڵیان بێتە دەرەوە کاتەکان زیاتر لەگەڵ ئەمە بەسەر بۆیە هەندێک جار ئەم کێشە و بەرکەوتنە دروستە بێ بۆ هاوسەران وایە زۆر زۆر تەواو خاڵی تۆ من ئەوەی کە یعنی ترسام لێی ئەوەی کە مەسەلەن خێزانەکەی سە بڵێ نابێ فلان و فلان هاوڕێ بێ ئەمە مشکلەیە بەڵام تەمان کات دەگۆڕێ چۆن مەسئولیت دەگۆڕێ وانە چۆن هەیەکە دەگۆڕێ وانە ئەو پرۆزانە زۆر ینی پرۆسەیەکی هەم قانونیە هەم اجتیماعی هەم دینیە سۆشیاڵە باشە طبیعیە گۆڕێیتەوە ینی بڵێ کەسێ ناگۆڕێ پێشاو سەر دوای سەر ینی علاقاتانی مە مشکلیتیایە بەڵام من ئەوەی کە مشکلەیە بۆ من ئەوی ئوستاز باسی کرد کەسێک دەستکاری هاوڕێکانی تۆ کامە مشکلەیە هەر کەسێکە مەسەی ساگەر پیاوێکیش جوورەتی کرد بە خێزانێکی بڵێ فلان و فلان و فلان نابێ هاوڕێ بەڕاستی مشکلەیە ئەگەر ئەبێ بەڵگە و هەبێ قەیناکە ئەمە مناقەشەیە ئەم دوو کەسەش هاوڕێن جاری وایە لە دەرەوەی زەواجیش ئەم دوو هاوڕێ سێمیان ئاوتەکەن وانە یعنی دوو هاوڕێ قساکەن هەستەکەن هاوڕێ سێمیان بەکەڵکیان نایە ئەمە طبیعیە ئەگەر بەم چاوە سەیریکەین لای من زۆر نەوەڕماڵە و طبیعیە بەس ئەوەی کە ینی لای من مشکلیتیایە ئەوەی کەسێک هاوڕێوە تۆ دیاریکە لای من بەقبوونە کەوتوۆتە سەر کەسەکە هوەری تەوازن دروستکردن زۆر زۆر سپاس دەکەم مەمنون بە ئامادەبوونت بە زانیارە جوانەکە